سینەمای گیانی یادی 128 ساڵەی لەدایکبوونی خۆیەکاتەوە بۆ پێی یەکەم نمایشی سینەمایی لە پاریس لە 28 کانونی دومی ساڵی 1995 بەڕێوەچوو کاتێک برایانی لۆمێر یەکەم نمایشی سینەماییان بۆ خەڵکی ساز کرد. ئەم نمایشە لە هۆڵی ڕێستۆرانتی گراند کافێ لە شەقامی کاپوسین لە شاری پاریسی پایتەختی فەڕەنسا بەڕێوەچوو. ئامادەبووان یەک فڕانکیانداوە بۆ بلیتی ئەو نمایشە. بەم شێوەیە سەدەی 19 جوانترین سوپرایزی هونەری خۆی پێشکەش بەم مرۆڤایەتی کرد کە ئەوی سینەمای برایانی لۆمێر بوو. فیلمێکی 45 چرکەی دەربارەی هاتنەدەرەوەی کرێکاران بوو لە کارگەی لۆمێر لە شاری لیۆنی فەڕەنسا. بینەران بە ئەفسوونی ئەو داهێنانە سەرسام بوون و چێژیان لە بینینی جوڵەی خەڵک لەسەر شاشە بینی. دوای ئەو برایانی لۆمێر فیلمێکی دیکەیان بە ناوی هاتنی شەمەندەفەر لە وێزگەی لاسووت ئامادە کرد و ئەوانەی ئارەزووی بینینی ئەو فیلمیان دەکرد لە بەردەم چێشخانەی گران کافێ با ڕیزێکی درێژ وەستا بوون. ماوەی فیلمەکە تەنها 50 چرکە بوو. ئەم فیلمە توانی ترس و دڵە ڕاوچێ لە نێو بینەراندا دروست بکات کاتێک شەمەندەفەرەکە لە بینەران نزیک بووە و قەبارەکەی زیاد بوو بۆ قسەکردنی زیاتریش لەسەر ئەم یادە میوانداری هونەرمەندێکمان کردووە. هەروەک پێشتر ئاماژەم پێە بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم یادە یان بە دیاریکراوی بڵین ئەم بۆنە هونەریە مەزنە میوانداری هونەرمەند هەوراز محەممەدمان کردووە. کاک هەوراز بەخێر بێ، سپاس بۆم دەرفەتە. سپاس بۆ ئێوە و هەر بژین بۆ ڕەخسانی دەرفەتەکە. وەک پێشتر ئاماژەم پێە ئەم یادە لە تۆ لە سەرجەم سینەماکاران پیرۆز بێ چیت هەیە؟ بۆ تۆش وەک یەکێک لە ئەکتەرە هەرە دیارەکانی فیلمسازی لە کوردستان کاگاکەمجانەوە بۆ هاوڕێیانمان ئەم ڕۆژە لە مێژووی جیهانە تایبەتە بە دوو فیئەی دیاریکراوە. یەکیان ئەو کەسانن کە ئێمە بە خۆمانەڵێن کرێکاری سینەما، ئەگەرچی خەڵک ئێمە بە ئێماڵێن هونەرمەندانی سینەماکار، بەڵام لە ڕاستیە ئێمە لەناو ئەم پیشە سازیە گەورەی سینەما وەک کرێکاری سینەما و ڕۆژی کرێکارانی سینەمایە. ئەمە وەکو خاڵ یەکەم. دووهەم بۆ کەسانی کە هەواداری بینینی فیلمن، واتە ئەم جژنی ئەو دوو فیئە دیاریکراوەیە، هەم ئەو کەسانن کە لە باڵێن پیشە سازی کارەکان، هەم ئەوانی کە هەواداری فیلمن. ئەمڕۆ دایمەن لە دنیاە کۆمەڵک ئیڤنت و چالاکی تایبەت بە ئەم یادە ڕێگەخرێت سەری ژیان. بەڵێ بە دڵنیا چووکەم ڕۆژە ڕۆژی نمایشکردنی ئەودا فیلمە 50 سانیە بوو کە برایانی لۆمێر بۆ یەکەمین جار لە 28 دیسەمبەری 1995 لە پاریس نمایش ساڵ بەر لە ئێستا، بڵێ 22 ساڵ پێش ئێستا، کە وەک پەرجووی سەردەمەکە، وەک سحر و معجیزەی سەردەمەکە ناسێنرا، کە تۆزانی کە پێشتر فۆتۆگرافی هەبوو، فۆتۆگرافی توانی دیمەنەکان تۆمارکە، بەڵام ئەم فۆتۆیانە دانەوازێکی سەرەتایی باو بڵێت خرانە تەنیشت دیەک و ئەو وێنەی جوڵا و بەرهەمهێنرا لەلایەکەوە لە ئەوروپا، لە دیاریکراویش لە فەڕەنسا برایانی لۆمێر خەریک بوون و لە ئەمریکاش تۆماس ئەدیسۆن خەریکی دروستکردنی یا داهێنانی کامێرە سینەمایەکە بوو. بەڵام برایانی لۆمێر دەستی خۆیان پێش خست و زووتر توانیان وێنەکان بگرن و لەو ڕۆژەش هاتوانیان فیلمەکان بۆ خەڵک نمایشکەن. ئیتر ئەوە ڕۆژی یەکەم نمایشکردنی فیلمەکان. بەڵێ کاک هەوراز، دوا بە دوای برایانی لۆمێر چەندەها مەزنی سینەمای تری شاتون، وەک خۆت ئاماژەت پێ ئەدیسۆن بەتایبەت لە ئەمریکا لە بوارە تەکنیکیەکەیە. دوای برایانی لۆمێر جۆرج میلێسی شات کە ئەویش چەند فیلمێکی دروست کرد.
دوای ئەو وەک ئەوترێتتر سینەما ینی لە دایکبوونی نەتەوەیەک لە دوای ئەو فیلمە بە دیاریکراوی ئیتر سینەما لێەوە دەست پێەکە چونکە هەتاوەکو برایانی لۆمێر ئیکتشافەکە ئختراع بوو دۆزینەوەیکی زانستی بوو سوودوەرگرتن بە دڵنیایە سوودوەرگرتن بوو لە کەرەستەی فۆتۆگرافی و تەتەوەر پێکردنی بۆ دروستبوونی کامێری ئەو کاتە باڵێن کامێری سینەمایی ئەم وێنەی جوڵاو بەڵام هەتا ئەو سەردەمەش سینەما هونەر نەبوو تەنها تۆمارێکی شانۆی هەبوو کاک هەوراس بە تایبەتی لە ئیشەکانی جۆرج میلیەسیش بە دڵنیایی کامێرەدا ئەنرا و هاتن نواندن لە بەردەم کامێرایەکرا تەقسێکی شانۆی هەبوو بە دڵنیاییەوە هەرچەند لەو کاتەیە خودی شانۆکارەکان ئەم هونەریان ڕەتە کردەوە زۆرتر کەمتر وەک هونەر ناویانە هێنا زیاتر شتێک بوو بۆ بەزمەسات بۆ باڵین بەسەربردنی کاتێکی خۆش هەندێک جار ئەم فیلمانە لە ناو سێرکەکانە نمایشەکرا لەگەڵ نمایشی ئەوەی کە مەسەرەن چۆن یاری لەگەڵ شێر یا پڵنگ یا فیلەکان ناکرا ئەو فیلمێکیش نمایشەکرا بەڵام وردە وردە لە دوای ئەوەی کە هونەرمەندەکان هاتن ناوەوە بە دیاریکراوی مەسەرەن شانۆکارەکانی توانیان وتیان ئەکرێ سوود لەم کەرەستەیە وەربگرین بۆ جێڕانەوەی چیرۆک وردە وردە گۆڕا لەوەی سینەمای بێدەنگ بوو بە دڵنیاییەوە گۆڕا لەوەی تەنها داهێنانێکی زانستی بێ بۆی ببێ بە هونەر دواییتر ئەو هونەرش تا ئێستا خۆدەزانی کە چەند گەشەی کردووە و بەردەوام لە خۆنوێکردنەوەیە ئێمە گەر هونەری سینەما و هونەری حوتەم بناسێنین کە کۆکراوەی حەوت هونەری پێش خۆیەتی لە دوای ئەو ئەنیمەیشنیش کەیەتە ناوە بێ بە هونەری هەشتم ینی هەر لە ناو سینەما خۆیان ئەگەر پێشتر تودی بوو تەنها وێنەکان دوو با بڵین ڕەهەندیان هەبوو بە ئێستا سێ ڕەهەندی و بگرە هۆڵی نمایشی وا دروست بووە ئێستا لە دنیا تا باز لە هەشت ڕەهەندی ژەکرێ ینی سینەمای ئایماکس با بڵێن نزیک بە 180 پلەیە تۆ کە دانیشی لەژێر قاسۆ تا تەپڵی سەر و ئەم لاولا هەموویە بێ بە هۆڵی سینەما و تۆ خۆدەبی بە بەشێک لە ئەو دیمەنانەی کە ڕوایە بۆیە سینەما بە ئاڕاستی جیاواز هەم لەباری تەکنیکی و گەشەی کردووە هەم لەباری ناوەڕۆک و ژانرەکانیشۆ گۆڕانکاری زۆری بەسەر هاتوو بەردەوامە لە خۆنیۆکردنەوە. بەڵێ کاک هەوراس باسی ئەوەت کرد کە بەردەوامە لە خۆنیۆکردنەوە بەڵام زیاتر مەبەستم لە داهێنانی تەکنەلۆجییا لە بواری فیلم سازیە کاریگەری لەسەر ڕەونەقی فیلم نابێت. قسەیەک هەمیشە ئەکرا لە دوای گەشەکردنی زانستەوە بە دیاریکراوی هەر خودی سینەما شانۆکارەکان یا و کەسانی لە بواری ئۆپێرا کاریانە کرد پێیان وا بوو ئەمە مەترسی لەسەر هونەر دروستەکە بگرە بە پێچەوانەوە دوایی سینەما نەک مەترسی لەسەر هونەر دروست نەکرد بەڵکو و گەشەکردنی بە هونەری ژیا لە ئێستاە بە دیاریکراوی AI و زانستی هۆشمەندی زیرەک مەبەستمان بۆ سینەما بوو بە مەترسیەک قسەیەک لەسەر ئەوە ناڕزایی لێکەوتەوە ئەکتەرەکان مانگرتنیان ڕاگەیان لە سینارستەکان چکە یانتوانێت سینناریۆ بنووسێت توانێت ئەکسیم کاتوانە بەڵام لەو لاشەوە تیۆریکی تر هەیە کە پێی وایە نەخێر زانست هەرگیز ناتوانێت جێ بە هونەر بگرێتەوە هونەر ڕەوتی کارکردنی خۆی هەیە و لە دەرەنجامە زانست دەچێتەوە خزمەتی ئەو شێوەیە. تۆ گەر دیقەت بەی ڕەنگە ئێمە بگەڕێنەوە بۆ سەرەتای فیلمەکانی مێژووی سینەما لە ڕووی کوالەتیەوە لە ئێستا نزمتر بن بەڵام ئەحساسێکی خۆشیان هەیە بەڵام بە هەمان شێوە فیلمەکانی چاپلن بۆ نمونە بە نمونەیشتر بینەوە ڕەنگە 50 ساڵی تر یان 100 ساڵی تر ئەوەی ئێستاش ئێمە لە بەردەستمانەیە بە دڵنیاییەوە تەکنیک زۆر زیاتر گەشاکە ئەو کاتەش کە سەیری فیلمەکانی ئێستامانەکان بە تام و چێژێکی تایبەتەوە مێژوو دیسانەوە ئەبینرێتەوە هونەر بەردەوامە لە گەشەکردنی خۆی زانست بەردەوامە لە گەشەکردنی خۆی بزانین ئەڕوا و ناوە شەمە نەفەکرەکەی برایانی لۆمێر کە چۆن سەرەتا هاو خەڵک وایە نەزانی مەترسیان لەسەر دروستەکە و ڕیان شەمە دەفرەتە ئێستا نەوەستاوە ناژوەستێت تا مێژوی مرۆڤایەتی بەردەوام بێ شەمە نەفەری پێشکەوتنی هونەر و زانست بەردەوامە بەڵێ کاک هەوراز من ئەم یادە ئەقۆزمەوە پرسیارێک ئەەکەم بەردەوام مشتومڕەکەیە ئێمە لەکوێی ئەم کایە مەزنەی وەک کورد بەڵێ کە مشتومڕ زۆرە ئایا ئێمە سینەمامان هەیە بەڕای من ئەم پرسیارەت تازە کۆتایی پێهاتۆ دوای توێژینەوەکەی دکتۆر خەسرەوی سینا لەبارەی شوناسی فەرهەنگی سینەمای کورد و ماستەرنامەکەی من لەبارەی شوناسی کۆمەڵایەتی سینەمای کورد و چەند ماستەرنامەی زۆر سپاس بەدڵنیاییەوە هەموو ئەمانە لەباری زانستیەوە
سەلمێنراوەکەی تر کورد سینەمایە چونکە فیلمی هەیە و خەڵکیشی زۆر هەیە لە کایاکارەکەن و ژیانی سینەمایی هەیە و فیلم نەک بەتەنیا لە باشووری کوردستان لە پارچەکانی تری کوردستان لە هەندێران بەردەوام دروست دەکرێت بەڵام قسەکە لەسەرەوەی ئاستی فیلمسازی کوردی لەکوێ ئێمە لەکوێی ئەم هونەرە مەزنایە هونەرەکە خۆتەڵی هونەرێکی زۆر مەزنە بارودۆخی کورد خۆشی بەهۆی ئەو دۆخە سیاسی کە تێی کەوتووە جۆرێکە کە ڕەنگە نەیتوانی بێت وەک پێویست گەشە بکە بەڵام لە ڕووی نەوعیەوە لە ڕووی ناوەڕۆکەوە فیلمسازی کوردی ئاستێکی گرنگی هەیە چونکە شتی هەیە بۆ جێڕانەوە کە دنیا سەرسامەکە ئێمە بینین کە فیلمەکان لە لای خۆمان نمایشەکرێ زۆرجا خۆمان بە چاوی ڕەخنەوە تەماشەیەکەین بەڵام هەرو فیلمانە کاتی ئەڕۆنە فستیڤالەکانی دنیا پێشوازێکی زۆریان لێ وەرەگرێ خەڵات وەرەگرن و دەرهێنەرەکان بە چاوێکی بەرزەوە تەماشاکرێن ینی ئەمە دەرەنجامی ئەوەیە کە سینەمای کوردلانی کەم چیرۆشی بەهێزی هەیە بۆ جێڕانەوە و دنیا حەزەکە لە ڕێی سینەمای کوردەوە تەماشا بکە ئەزانی قسەیەکی یەکێک لە پرۆدیوسەرە کوردەکان کاگمەن بە دەکتاژ هەیەڵێ کورد بۆ دنیا سێشتی هەیە بیفرۆشێ نەوتە فرۆشێ لە ئاستی قەومیە تراژیدیای هەیە کە دنیا تەنها شتێکمان لە ڕووی کللتوری و هەبێ بتوانین بین بە جیهان سینەمای کوردیە لە ئاستەکانی ترە هیچ هوەرێکی تری کوردی وەک سینەمانەی توانیوە لەسەر ئاستی دنیا گەشە بکات و دنیا بتوانێت بیکڕێەوە بیبینێ ینی سینەمای کورد سینەمایەکە بوونی هەیە و گەشەی کردووە بەڵام هێشتا لە ڕووی چەندێتیەوە لە ڕووی ژمارەیەوە کەمە بە هیوای بەردەوامی و داهێنان کاک هەوراز ئەم یادە زۆرێنە قسەی لەسەر بکەین بەڵام کاتمان کەمە دوا پرسیارم بە کورتیەگە وەڵام بێتەوە عەرەب ئەڵێ هەدوو قبل العاصفة بەڵێ ڕاستە کاک هەوراز لە دوای فیلمە دۆکەمنتارەکەی تایبەت بە سەرۆک مام جەلال چی لە حەق بەیایە سپاس بۆ پرسیارەکە و دوای کە و دۆکمنتەرێمان دەبارەی ژیانی ڕەوانشاد مام جەلال دروست کرد دۆکمنتەرێکی ترمان دروست کردووە هەر بایۆگرافیە لەبارەی ژیانی کاک شەماڵی عەبەڕەشەوە هونەرمەندی خۆشەویست هەم وەک شانۆکار و لە چەند بواری تری شاکاری کردووە دۆکمنتەرێکە دوازمان بۆ مامۆستا شەماڵیش بەدڵنیاییەوە لە مانگی یەک نمایشەکرێت لە هۆڵی سینەما دوایەوەش پرۆژەی فیلمێکی درێژمان هەیە شەڵاوردەوەدا سینارەکەیمان تاوا کردووە و بە ئومێدی ئەوین کە بتوانین دروستی بکەین لەم ساڵی داهاتوە بە هیوای سەرکەوتن زۆر سپاس هونەرمەند هەوراز محەممەد سپاس بۆ ئەم دەرفەتە زۆر سپاس بۆ سەرکەوتنی دەرفەتەکەش بۆ ئێوە دووبارە پیرۆزە لە هەوادارانی فیلم و فیلم سازان پیرۆزە لە هەموو لایەک